هەفتەی پێشووتریش لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە کە یعنی هەموو شتەکانمان ڕێکارەکانمان گرتووەتە بەر پێشتر ئاگادارمانکردنەوە کە بە داواکاریەکانمانەوە بێن بەڵامەوە چەند تقریبا هەفتەیەکی پێدا ڕۆژ هیچ لە داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە جا بۆیە ئێمە لە بێکارەبایی بێ ڕێگەوبانەکەی بۆ خۆتان دەیبینن ئەو ڕێگایە کە ڕێگای شیاوی هاتوچۆ نییە کۆمەڵە کێشە و گرفتیکە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوە نەک بەرەو چاکتر بووم بڕە بۆیە ئێمە هاتووینە سەر جادە بۆەوەی بتوانین بۆ مافانە شاد بینەوە ئینشاڵڵا ئەگەر بکرێ داواکارەکانی خەڵکی خێلەکانمان هەرچی بەرپرسی حیزبی حکومی هەیە پێمان گەیاندووە کە ئاوە و کارەبا و جادەوبانە بە حەقەت ژیانمان نەمەوە ژیانێکی زۆ خراپ داین کارەبا 5-6 سەعاتەیە لە کاتێکدا ئێمە سەر بە قەزای دوکانی 24 سەعات کارەبای هەیە ینی سووداش و پیرەمەگوند 12 سەعاتی هەیە خدران و خەلەکان و گوندانە 5-6 سەعاتی وەکو هاوڵاتی پلە 3 سیرمان دەکەن